بۆ زانیاریتان ئێمە تاوەکو ئیستا 18,000 لە پارێزگای کەرکووک 6 کەمپمان هەیە هاوتەریب لەگە ئەو بنکانەی کەوا بۆ تۆماری دەنگدەرانی گشتی کراوەتەوە 24 تیممان هەیە لە مەرکەزەکانی ناو شار ئەوانە کار دەکەن لەسەر تۆمارکردنی ئەو ڕاگۆزرانە لێرەوە من داوا لە بەڕێزتان دەکەم لە ڕێی ڕاگەاندنەوە ئەو چوار پارێزگایی کەوا دانیشتووی ڕەسەن خەڵکی هەرێم نین خەڵکی هەولێر نین دانیشتووی پارێزگەکانی تری ئەوەی کە ئاماژەمان پێکرد لەو چوار پارێزگایە دەکرێت مراجعەی ئەو بنکانە بکرێن بۆ ئەوەی کەوا ناوی خۆیان تۆمارکەن. پرۆسەی تۆماری بایۆمەتری پرۆسەیەکی درێژخایانی بەردەوامە. ئێمە لە ئێستاە باسی تۆمارکردنی ڕاگەوێزراوەکانمان کرد بەڵام تۆمارکردنی گشتیش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوامە لە هەموو بنکەکان لەسەر ئاستی هەرێم ئێمە 173 بنکەی تۆمارکردنمان هەیە لەسەر ئاستی هەولێر بە تایبەت ئێمە 53 بنکەی تۆمارکردنمان هەیە دابش کراون لەسەر ناو شار و دەوروبەری شاری هەولێر و هەموو هاوڵاتیە کە توانێت سەردانی ئەو بنکانە بکات. سەبارەت بە وادەی تۆمارکردن لە ئێستاە وادەکە کراوەیە تا نزیک هەڵبژاردنێکی داهاتوو ڕاگررتنی ئەو پرۆسەیە بەنسبەت بۆ تۆماری گشتی باسەکەم تەبعاً کاتێکمان نییە بۆ ڕاگررتنی بەردەوامە بۆیە زەرورە و پێویستە هەموو هاوڵاتیان ئەوانەی کەوا پێشتر تۆماریان کردووە سەردانی بکەن بۆ وەرگرتنەوەی کارتەکانیان ئەوانەی کە تۆماریان نەکردووە سەردانی بکەن بۆ تۆمارکردن بۆی پاشان کارتیان بۆ چاپ کرێت و بتوان وەریگرن لە ئایندەشا بتوانن مافی دەنگدانیان هەبێ لە هەڵبژاردنەکانە.